شرط بشرطي عهد بايمانا شرط بشرطي عهد بايمانا وبجم ديالي مالم ويرانا جورشا مقري اي قدر لاقيانم جورشا مقري اي قدر لاقيانم اقرتو قلبي من بكوانم اقرتو قلبي من بكوانم وای سێمانگەی پاییز مانگە شەوایە سێمانگەی پاییز مانگە شەوایە دام لە ناویدەم چاو لە خاوایە هەی بێ ڕوحمان یارم بازەینایە هەی بێ ڕوحمان یارم بازەینایە چاوڕەشا مەگری چاوڕەشا مەگری ئای قەدەن لە گیانم ئەگەر تۆ گوڵبی من بەخاوانم دەردی دووریە کات کاوێ لە گیانم وەی دەردی دووریە کات کاوێ لە گیانم ودوای دەردەکەم پەری پێم نەپرسی کوێندەری دەوای دەردەکەم پەری لێم نەپرسی کوێندەری دەشان ڕەجێ باری کرد دەچێ بۆ کۆناوەری بە شادی مامسی دەبابی بین بە دوو قۆڵیە ودوای دەردەکەم مامەزی کەنیە دڵی زامە پارەکە قەولی دامێ ئیمساڵیش گۆ تەمامە دڵی دڵداری ناکەم مەلای دڵێ حرامە لەو باغەڵی هەدایە سیوی کاڵ و شەمامە لەو باغەڵی هەدایە سێوی کاڵ و شەمامە ودوای دەردەکەم زاری بۆز لە من دێتە خواری هەنجیری ئەم هەناری ئەم بەندەی بۆ مام شەهاب بمێنێ بە یادگاری بۆی سری و سەیرانە میکس و سدا بەرداریە دنیا نەمدی بایا ئیتر نەمناسی بایا ئای لە لەنجەی لەیلایە ئەمامە بەیتڵایە پڕ بە دڵم خۆشم دەوێ با نەڵێ بێ وەفایە بۆی سری و کارزانە ئەو سەرم لە ڕێدایە بۆی سری و کارزانە ئەو سەرم لە ڕێدایە